بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە لێکەوتەکانی دیاریکردنی تۆمبارەک وەک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری عێراق و سووریا دەکەین. دیارە پێشتر تۆمبارەک هەم نوێنەری ئەمریکا بوو لە سووریا و باڵوێزی ئەمریکایە لە تورکیا، بەڵام ئێستا کاروباری عێراقیشی پێس پێدراوە. لێکەوتەکانی دیاریکردنی تۆمبارەک چی دەبێت لەسەر ناوچەکە و چۆن لە تۆمبارەک تێبگەین و بۆ کورد دیاریکردنیەم کەسایەتیە کاریگەری خراپی هەیە لەسەر کورد لە سووریا بێ لە عێراق و لە هەرێم بۆ چوونی چیە لەبارەی حکومەتەکان و فیدراڵیەت و لە یەکەم پامیشیدا باسی لەوە کردبوو، باسی لە کارکردنی هاوبەشی تورکیا و عێراق و سووریا کردبوو. ئایا کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە و ئێستا پرسێکی دیکەش هاتوتە ئاراوە، ئەوش پرسی چەکی دەستی گروپە چەکدارەکانە لە عێراق کە ئەم مەرکەبە جۆرێک لە جۆرەکان بە تۆمبارەکیش سپێردراوە لەلایەن ئەمریکاوە کە گفتوگۆ لەگەڵ حکومەتی عێراقی بکات. ئەم پرسە بەکوێ دەگا و ئەم پرسی چەک هەرێمی کوردستانیش دەکرێتەوە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر مەولود باوەمرات نووسەر و سیاسی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان بە دەبوون دەکەین. ئەگەر سەرەتا باسێکی تۆمبارەکمان بۆ بکەی، تۆمبارەکەیە چۆن لی تێبگەین؟ سەرتا سوپاس بۆ جەناب دووارەوە، سڵاو ڕێزم بۆ کەناڵی کۆماڵ، واروەها سڵاو ڕێزم بۆ سەرجەم گوێگران و بینەران و بیسەرانی ئەم کەناڵە خۆشەویستە. بەڕاستیە تۆمبارەک سیاسیەکی سەرمایەداری ئەمریکیە، مۆدێلی کەسایەتیەکی سیاسی سەرمایەداری کۆمەڵگای لیبراڵی سەرمایەداریە، کۆمەڵگای لیبراڵی سەرمایەداریە. تەمەنی تەقریبەن لە ناوچەکە باپیران و کەسانی پێشووی لە ناوچەکە لە لوبنان و ناوچەی زەحلە بوون و پیاوێکی مەسیحیە بەڕێگەز و وەرکو و هەروەها وتمان عەرەبیشە بەڕێگەز. لە هەمان کاتە کەسێکی کردەیە، واتە کەسێکە کە ڕۆڵی لە ناو وڵاتی ئەمریکاشە لە سیاست و دەوڵەت و حکوومەتکردن و لە وەزارەتی دەرەوە، لە وەزارەتی ناوخۆ، لە زۆر شوێنەکانی ئەمریکا ڕۆڵی هەبوو، بەتایبەتی لەم ئەخیرانە لەگەڵ ترامپ هەردووکیان وەکو دوو کەسی سەرمایەدار هەم بە نەفەس نزیک بوون لە یەک و هەم بەکار نزیک بوون لە یەک و هەم لە هەڵمەتەکەشا یارمەتی ترامپی زۆرە وەکو دۆستێکی نزیکی خۆی. ئەویش لە بەرامبەر ئەمە جگەلەوەی کەوا بڕیاریە سەفیری ئەمریکا بێ لە تورکیا، بڕیاریشیە سەر لە نوێ داڕشتنەوەی دۆخی ناوچەکە بەتایبەتی پاش گۆڕانی سووریا و لە عێراقیشا بۆ کاروبارەکانی عێراق ببێتە نوێنەری سەرۆکایەتی ئەو وڵاتە. طبیعی باسی ئاماژەم بەوە کردکەوە سەرمایەدارێکی گەورەیە و هەمیشە چاوی لە ئیستیقراری وڵاتە و چاوی لەوەیە کە و بەرهێنان لەکوێ ئەکرێ، چۆن ئەکرێ، بەچی ئەکرێ و یەکێک لە ئەرکە گەورەکانیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەسراوە بە هەمان تێگەشتنی بۆ ئیستیقراری وڵات، بۆ ئۆقرەیی هەر سیستمێکی سیاسی. باشە کاکتۆر، وەکو پێشتر هۆکاری چی بوو کە بڵێن سنووری دەسەڵاتی وا فراوان کرا؟ پێشتر لە سووریا بوو نێردەی ئەمریکا، لەو ڕۆژاندا وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ باسی لەوە کردبوو کە ئەرکەکەی کۆتایی هاتووە لە سووریا، بەڵام ئەم جارە هەم دۆسی عێراقیان پێدا هەم سووریا وەکو نێردەی ترامپیش. هەوڵەکەی بۆ لاوازکردنی بڵین وەزارەتی دەرەوەش لەلایەن ترامپ ئێستا خۆی زیاتری شوکارەکان بکە، ڕاستە خۆ کەسانە دابنێ کە بەرپرسن لە دۆسی جیاوازەکە؟ ڕاستیە زۆر باشە پرسیارەکە تێنەگەشتم، بەڵام ئەوەندەم حاڵی بووم کە یعنی بۆچی ئەم دەسەڵاتە فراوانی هەیە. لە ڕاستیە پیاوێکی شارەزای ناوچەکەی، وەکو مەسەلا بۆ نمونە کەسێکە دیبلۆماتێکە کە عەرەبی باشە زانێ، ئینگلیزی باشە زانێ، فەڕەنسی باشە زانێ، ئەوە یەکەم. بەڵام ئەرکەکانی لە سووریا لە ڕاستیە تەواو نەبوون، چونکە لە سووریا کۆمەڵێک ئەرکی بنچینەی هەیە. ئەرکی یەکەمی ئەوەیە کە پەیوەندیەکانی سووریای نوێ لەگەڵ دەور و بەرە ئەقلیمیەکە ڕێک خاواتە، لەگەڵ تورکیا، لەگەڵ سعودیە، لەگەڵ
عراق لەگەڵ میسر لەگەڵ لەگەڵ ئەردەن لەگەڵ وڵاتانی ناوچەکە سەر لە نوێوەکو بڵین ڕێخستنی پەیوەندیەکانی ئەم دەوڵەتە نوێیە وا بکە کە دابڕاو نەبێ، وا بکە کە وەکو جەستەیەکی جیاواز نەبینرێ، وەکو مەسەلا بۆ نمونە وای حسێب نەکەن ئەمە هەیئەی تەحریری شامە، وای حسێب بکەن کە ئەمە دەسەڵاتێکە ئەمریکا لە پشتیەوە ساوە و ئەوێ ئۆقرەی ناوچەکە ڕاگرێ. ئەوە یان یەکێک لە ئەرکەکانێکی. ئەرکی دووهەمی ئەوەیە کە تەواوی ئەو شتە ئەو بنکە سەربازیانەی لە سەردەمی داعشا هەبوو ئەم سەر لە نوێ کۆیان کاتۆ، ینی جارێکی تر بیان گێڕێتەوە بۆ ئەمریکا و بیان گێڕێتەوە بۆ ناوچەکە. ئەرکێکی تری ئەوەیە کە چی لەو هەموو زیندانی داعش بکرێ و چۆن تەرتیب بکرێ. ئەرکێکی تری ئەوەیە کە قەسەد هێزی سەربازی هەیە، چۆن وای لێ بکە کە ئەم هێزە سەربازیە نەمێنێ. بە کورتی یعنی ئەرکی تۆمبارەک لە سووریا بریتە لە داڕشتنەوەی سووریایەکی نوێ بۆ ئەحمەد شەرع و دروستکردنی نیزامێکی سیاسی گونجاو لەگەڵ ژینگەکەی خۆیان. بەڵێ لەبەرەوە پێم وایە ئەمەرکە هێشتا تەواو نەبووە و بەتایبەتی لە مەسەلەی هەڵگرتنی ئابلوقەی ئابووری لەسەر سووریا هێشتا کۆمەڵێک هەنگاو ماوە بنرێت بۆ ئەو ئەرکە. باشە، بەزۆکو لاوازکردنی ڕۆڵی وەزارەتی دەرەوە لەلایەن ترامپ بڵێن ڕۆڵەکەی لاواز کراوە. ئێستا بۆ نمونە بۆ عێراق و بۆ سووریا نێردەی تایبەتی داناوە، ڕەنگە لە قۆناغەکانی ڕابردوو ئەمەرکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە. لە ڕاستیە ینی سەرۆک کۆمەڵ لە بەپێی دەستوری ئەمریکا و بەپێی نیزامی ڕیاسی کە نیزامی ئەمریکا نیزامێکی ڕیاسیە، سەرۆک دەسەڵاتێکی فراوانی هەیە لەوەی کەوا نێردەی تایبەتی خۆی هەبێ. نێردەی تایبەتی ئەرکەکەی ئەوەیە کە بە کەناڵە دیبلۆماسیەکان شتەکە تێنەپەڕێ، چونکە کەناڵە دیبلۆماسیەکان کەناڵی پیشەین و کەناڵ ڕێکارەکانیان هەمیشە ڕێکاری ئیداریە. بەڵام نێردەی تایبەتەوەی ڕاستە و ڕاست قسەکانی سەرۆک یا بۆچوونەکانی کۆشکی سپی یا بۆچوونەکانی ئەنجومەنی وەزیرانی ئەو وڵاتە ڕاستە و ڕاست ئەگاتە نێردە و نێردەش ڕاستە و ڕاست لەگەڵ ئەو وڵاتە تاوتوی ئەو بابەتانەیەکا کە سەرۆک و ئەنجومەنی وەزیرانەکەی بڕیارێن لێگاوە لە وڵاتە چی بکرێ و چی نەکرێ. ئەمە ینی جگە لەوەشی بایەخ بەخشینە بەوەی کەوە لە ڕێگا لە کەناڵە دیبلۆماسیەکان شتەکان دوانەکەون و بە خێرایی ئیشەکان بڕۆن بە تایبەتی ئەوەندەی پەیوەندی بە سووریا هەیە. ئەمریکا زۆر مەطلبێتی کە سووریایەکی دامەزراو هەبێ، کە سووریایەکی ئۆقرە گرتوو هەبێ، کە نەبێتە کێشە بۆ ئیسرائیل، نەبێتە کێشە بۆ سعودیە، نەبێتە کێشە بە ئەتیباریەوەی کەوا ئەحمەد شەرعی هێزەکەی خەلفیەتێکی ئیسلامیان هەیە. باشە، کاکتۆر دوای دێنە قسە لەسەر عێراقیش دەکەین و لەسەر کورد، بەس مامەڵەی خراپ بوو لەگەڵ کورد، ینی لەو پشتێکردنەی کە ئەمریکا کردی لە سووریا بۆ کورد. تۆمبارەک ڕۆڵی هەبوو لەو دۆخەی کە هێزەکانی سووریای دێموکرات پێدا هێزە کوردیەکان لە ڕۆژاوە تێکەوتن، تۆمبارەک ڕۆڵی هەبوو؟ من پێم وایە نەک هەر ڕۆڵی هەبوو، بەڵکو ڕۆڵی مرکزی هەبوو و ئێسش ڕۆڵی مرکزی هەر ئەبێ، چونکە تۆمبارەک باوەڕی بە ئەوە هەیە، بە سایکزبیکۆ هەیە و ئەم ناوچەیە کە لەسەر ئەساسی سایکزبیکۆ دابەش بووە، ئەو پێی وایە دابەشبوونێکی مقدسە. ئەوە یەک. دوو، هەبوونی ئەو لە سووریا هەر نزیک بوونەوەیەکی لە هێزەکانی کوردی لە ڕۆژاوە بەتایبەتی پەیەدە ئەبێتە هۆی تووڕەکردنی تورکیا، ئەبێتە هۆی تووڕەکردنی سعودیە، ئەبێتە هۆی تووڕەکردنی تەنانەت دەسەڵاتی ئێران، ئەبێتە هۆی تووڕەکردنی میسر، چونکە قەناعەتیان وایە ئەوانە ئەو وڵاتانی کە ناوم بردن کە هەر جۆرە مامەڵەیەک لەگەڵ پەیەدە وەکو هێز نەک لەگەڵ قەسەد هێزەکانی سووریای دیموکرات ناچووکە ئەوانە بێت چارەسەر بکرێن بە قەناعەتی ئەو نابێ ئەو هێزە هەر وجودی هەبێ. بەڵام قسەکردن لەسەر ئەوەی کە ناوچەیەکی خۆسەری تایبەت وەکو پەیەدە داوایەکە لە ناوچەکە هەبێ، بە تەسەوری من لە خەیاڵی تۆمبارەکە وجودی نییە و بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئامادە نییە گوشار بکە لەسەر ئەوەی کەوا ئەمە ئەم خەونەیە، ئەم داوایە، ئەم مەطلبە بێتە دی.
پێویستە لێرە ئەوەش بڵێم کە ینی پەیەدە و سەرکردەکانی پێشووی ئەوانی ئێسش هیچ ڕۆژێک و هیچ سەعاتێک و هیچ دەقیقەیەک داوای ناوچەیەکی تایبەتی وەکو فیدرالی وەکو کۆنفیدرالی وەکووان نەکردووە، داوای ئیدارێکی خۆسەریان کردو لە ناوچەکەی خۆیانە لە نیزامی پێشووی بەعسا یان نیزامی با بڵین بەعسی ڕابردووە بەشار ئەسەد، یعنی ئەوان هیچ کێشەی زۆریان هەبوو لەگەڵ ئەنواع و ئەشکاڵ جۆری معارەزا بە تایبەتی پاش 2011 کە خۆپیشاندان لە سووریا تەقیۆ، ئیتر ئەم ناوچانە جۆرێک لە سربەخۆیی تایبەتی خۆیانیان هەبوو و ئەوان هیچ ڕۆژێک نە بە نیزامی ئەسەدیان وتووە کە ئێمە ئەم وڵاتە جێ ئاکەنەوە بۆ خۆمان وەنە بە شەرعیشیان وتو ئەحمە شەرع و نیزامی نوێشیان وتۆ کە ئێمە وڵاتی جێ ئاکەن و یا فیدرالی یا کۆنفیدرالی یا مەسەلا جۆرێک لە سەربەخۆیمانە نەخێر، یعنی ئیدارەیەکی سەربەخۆ، ئیدارەی سەربەخۆ وشەی ئیدارە دوورە لە مەسەلەی فیدرالیەت و کۆنفیدرالیەت و هەر جۆرە سەربەخۆیەکی تر یا هەر جۆرە ڕێخستنێکی ئیداری تر. لەبەرەوە تا ئێساکێ تۆمباراک نەگی هەر یارمەتی دەرنەبووە، تەنها ڕۆڵی ئەوە بووە کە چۆن هێزەکانی سووریای دیموکرات وا لێ بکە کە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە ڕێکەون و خۆیان حەلکەن و بچن ناو جێیشی سووریا. لە ڕاستیە گۆڕانکاریەکانی ناو سووریاش وای کرد کە یعنی هێزەکە پەیەدە نەتوانێت ئەم هێزە عسکەریە ئەم هێزە سەربازی وەکو هێزەکانی سووریای دیموکرات بڕێوە بەرێت و چەک و مەعاش و بڵێن چوزانم ساز و بەرگیان بۆ ئامادە کات و بتوانێت بەردەوام بیان هێڵێ لەگەڵ خۆیان، لەبەرەوە ئەمانیش لای خۆیان و پێویستیان بەوە بووکەوە قەسەد بچێتە ناو هێزەکانی سووریای دیموکرات، بەڵام تا ئێستا پێم وابێ هێشتا زۆر گرێ لە پێش ماوە. باشە کاکتۆر باس لەوە کرد کە یەکێک لە ئەرکەکانی تۆمباراک لە سووریا بریتێر لە جگە لە ڕێخستنەوەی سووریا و یارمەتیدانی شەرە پاراستنی ئاسایشی ئیسرائیلی یەکێک لە ئەرکەکانی بێت و زۆر پێشتر باز لەوە دەکرا کە یەکێک لەو کەسانش کە ناوی لە کەسی بیستن هاتووە، ینی کاری دەکات بۆ پاراستنی بەرژەوەندی ئیسرائیل بەتایبەت لە سووریا قۆناغی دوای ئەسد. یعنی ئەم پرسیارە بۆکردن ناشێ بەس بە دیوەکەی تریان ڕاستە. بۆچی بۆکردن ناشێت؟ چونکە ئەبێ هەمومان لەوە تێگەشت بین کە ئیسرائیل ویلایەتی پەنجاویەکەمی ئەمریکایە، یعنی ڕێکەوتنامەی پاش کۆتایی جەنگی جیهانی یەکەم ئێستا ئەمریکا گرتوێتی ئەستۆی خۆی کەوە جوولەکە لە هەموو دنیا دەست بۆ بردنیان دژە سامیەتە دەست بۆ بردنیان دژی یەکێکە لە بەندەکانی قانونی نێودەوڵەتی. ئەمە زۆر قورسە بۆ هەموو دنیا قورسە، لەبەرەوە با پرسیارەکە بە دیوێکی ترا بکەین بەم شێوەی لێ بکەین. ئایا تۆمباراک ڕۆڵی ئەوەیە کە ئیسرائیل تێبگەێنێ پەلاماری ئەم دەوڵەتەی تەنشتی نەدات و سەرێشەی دینی بۆ دروست نەکا بە ناوی شەڕی دینیەوە، ئەوەی کە پێوتێ حربی ئیستیباقی یعنی شەڕی دەستپێشخەر، شەڕی دەستپێشخەر لەو سەرەتاوە بەهین نەفرۆشێ بە حکوومەتی نوێی سووریا کە ئەحمە سەرۆکایەتیەکان شەڕی پێ نەفرۆشێ. ئەمان قسە ڕاستەکەیە نەک دیوەکەی تری، یعنی بڵێ ئایا مەسەلا ئیسرائیل چ خزمەتی ئیسرائیل و چۆن خزمەتی ئیسرائیلەکان نەخێر، بەڵکو ئەمانە بوونەتە حەسانەیەک بۆ ئەوەی ئیسرائیل پەلاماری ئەم سووریا نوێیە نەدات و کێشەی بۆ دروست نەکات تاوەکو ئەبێتە حکوومەتێک و دائەمەزرێ و شکڵەگرێ ئەو کاتە یا ڕێکەوتنی لەگەڵاکەن یا بە ناوچەی لەگەڵ پەیوەندی حیات پەیوەندی بێلایەن لەگەڵ ێکە ئامێنەوە. باشە سەبارەت بە عێراق کە ئێستا دیاری کراوە بۆ عێراق کاریگەری چی دەبێت لەسەر کورد؟ چکە خوێنەوەی زۆر هەبوو لەسەر یەکەم پۆستی کە کردی کە باز بێکەوە بەستنی عێراق و تورکیا و سووریا دەکەوە باز دەوە دەکە کە سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدیدێنێ بەیەکەوە بوونی ئەمان چۆن لی تێبگەین و ئایا بۆ هەرێمی کوردستانی خۆشمان سیاسەتەکانی ئەو کە پێشتر لەگەڵ مەرکەزیەت بووە لە سووریا مەترسی هەیە لەسەر هەرێم؟ تەسەور ناکەم مەترسی لەسەر هەرێم هەبێت، چونکە وەکو وتمان یعنی تۆمباراک ڕاستە پیاوێکی سەرمایەدارە و هەمیشە بەشێک لە ڕۆحی و بەشێک لە عەقڵی و بەشێک لە چاوی بە دوای شوێنی ئارامە گەڕێ بۆ وەبەرهێنانکردن بۆ ئیسیسمارکردنی نوێ شوێنی نوێ شوێنی ئارام. بەڵام بای ئەوەندەش ینی
پیاوی دەوڵەت و سەرکردەی سیاست کردووە کە تێبگا ئەو هەرێمی کوردستانە هەرێمێکی دەستوریە و ئەمریکا خۆی وەختی خۆی سەرپەرشتی مەجلیس حکمی کردوەتە ئەم دەستورە بنووسن دوای هەر تعدیلاتێکی تیا هاتووە ئەمریکا وڵاتانی ڕۆژ ئاوا و ئومەمی متحیدە سەرپەرشتی ئەم دەستوریان کردووە و ئەم هەرێمە بە قەراری 680 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دامەزراوە ئەو پارێزگاری لێکراوە لەبەرەوە ئەم ناوچەیە ئەگەر هەر هیچ نەبێ زۆنی نۆفلای ئەبێ بینەوە بەرخۆمان یا ناوچەی دژەفرین ناوچەی ئامینە لەبەرەوە دەست بۆ شتانە نابای یاخود کارێک ناکا کە ئەو کێشانە بۆ هەرێمی کوردستان دروست بێ بەڵام ئەی ڕۆڵی چیە لە عێراقا ڕۆڵی گەورەی ئەو لە عێراقا ئەوەیە هیلاری شیعی بپسێنێ واتە کۆتایی بە هیلاری شیعی بێنێ ئەڵقەی یەکەمی پسێنراوە کە بریتێ لە سووریا ئەڵقەی دووهەمیشی عێراقا سەری ئەو سەریشی حیزب اللهە یعنی لوبنان نییە حیزب اللهە بە هەموو حاڵێک ئەوان یعنی تۆمبارەك ئەرکە سەرەکیەکەی ئەوەیە جگە لەوەی ئیستیقرار بۆ ئەم دەسەڵاتە سنیە ئەگەر ڕازبێ بڵێم حرەکەتی ئیسلامیە بە شێوەیە لە شێوەکان دروست بکاتاوەکو ئەو ئەڵقەیە ببچڕێ نەبێت واتە ئێران دەستی نەگاتەوێ وە بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی کە ئەم حەلقەیە بە ئەبێ هەر ببچڕێ هەوڵی ئەوە ژیانیاوە کە ئەو هەڵمەتە فراوانیان کردە سەر ئێران کە بە تەسەوری من ینی پاساوێکی معقولی نێودەوڵەتی هیچ نییە بۆ پەلاماردانی ئێران ئللا ئەوە نەبێکە کۆتایی بەو دەسەڵاتە بێن کە لەسەر ئاستی ئەقلیمەکە لە عێراق و لە ئێران و لە یەمەن و لەولا دەسەڵاتی چوان نابێ بێ چونکە هەم لەلایەک بۆ سعودیە قود ناچێت کە سەرچاوی هەموو بەشێکی دنیاەوە بۆ وڵاتانی کەندا و قود ناچێت دەسەڵاتی ئاوا في النتیجە یعنی گەشتە ئەوەی کەوا هەر بەم ئەحمە شەرع و بەم وا بڵین تەرتیباتی کە لە عێراقا ئەیکەن لە ڕێگەی سەفیرەکانەوە ئەمە تاو نابێ بەڵکو ئەبێ تەدەخل لە ڕێگەی نوێنەری ڕاستەوخۆی سەرۆکی ئەمریکاوە بکرێ و پێیان بڵێ کاکە ئەم دەوڵەتە بۆ ئەوەی ببێ ئەبێ ئەمەی نەبێ ئەوەی نەبێت چونکە ئەمانەتان بەسێ بە ئێرانەوە ئێمەش ڕازیمان نی ئەم پێکەوە بەسنە لەبەرەوە چەکوشە گەورەکەی ئەمریکا لە مۆزوعات تەنها تیارەکانی نییە تەنها قەسفکردن نییە تەنها ساروخ نییە بەڵکو ئەو ساروخە جەرگ بڕێە کە هەر لە شوێنەکەی خۆیە تەواوی حەشی شعبی وشکەکە بریتێ لەو دۆلارە نەوتانێکەوە لە خەزێنەی ئەمریکایە دۆلاری نەوتی عراقی بۆ عێراق لە سەتا حدودی ناسان بۆ ئەم ساڵ چی وتراوە یا چی نووسراوە ئێستا ئاگام لێ نییە بەڵام بەلایکەم یعنی عەفەن بەلای زۆری حکوومەتی عێراقی لە سادەی بوجەکەی یا با بڵین لە سادەی بوجەکەی غەیرە بێجگە نەوتە ئەو لە سەتانەوەتەکەی لەسەر نەود وەساوە وە زۆرترین پارەش بۆ حەشی شعبی ئەچێ بە بێ ئینتاج واتە هیچ ئینتاجێکی نییە یعنی حەشی شعبی کە چەکدارە چی ئینتاجەکە مەسەلا پارە بۆ معلیمێکە ڕوا شتێکەکە پارە بۆ بڵین بۆ فەرمانبەرێکی پاک و خاوێنی ئەڕوا ئیشێکەکە فلان بەڵام حەشی شعبی ئەرکێکی نییە چونکە سوپاش هەیە لە پاڵیان لەبەرەوە بە تەسەوری من حەشی شعبی ناچارە بێ گوێ لەمە بگرێ چونکە ئەمریکا بەگەمە ئەم شتەی نەگرتووە بە جددیەتی کە پارەی نەوت لە عێراقا گرێتەوە بوجێ عێراقی سفرە بێ باشە کاکتۆر بۆ کورد ینی پێ بەو کەسێکە چووکە لە سووریا بڕوای بە مرکزیت هەبوو لایەنگری بڵین دیمەشقی کرد پێ دوای ئەمە بۆ هەرێمی کوردستان ڕوونادا چونکە پێشیش خۆ باسی لەوە کردبوو کە سیستەمی فیدراڵی وەهمە بۆ عێراق و بۆ سووریا ینی هیچ مەترسێک بۆ کورد نییە لێرە لە بەهێزکردنەوەی مرکز لە پێشگیریکردنی حکوومەتی مرکزی لەلایەن بڵین ئیدارەی ترامپ و تۆمبارەك چونکە قسە لەسەرەوەی ئەوان زیاتر بایەخیان بە پایتەختەکانە نەتەوە بێ دەوڵەتەکان لە ڕاستیە من قەناعەتی تەواوم تەیبەوە هەیە کە تۆمبارەك داڵغەی پرسێکی نەتەوەیەک ئازادیەکان مافی چارەی خۆنووسین چیچی ئەوانە شتێک نی لای ئەو زۆر بخوا بەڵام ئەوەش نییە کە ئەو پیاوێکی غائب بێ لە تێگەشتنیوە ئێستا ئەگەر عێراق جارێکی تر ئەمریکا پەشیمان ببێت یا بێ پەشیمان بێ لە دابشکرد لەم دابشکردنی کە
عراق کورد و سونە و شیعەیە و جارێکی تر عراقێکی یەکپارچە و با بڵێن ئەم دەسوورە بگۆڕێ یا ئینقلابێکی عسکەری ڕووداە شتێک بە ئاسانی ئەم شتە ناکرێت و ئەو ئیدعاانی کە ئەوەی کار ڕاستە بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئیستیقرار لە عراقا نییە و ئێستا باشتر لە هەموو وەختێکی و ئیستیقرار لە کوردستانە نییە کوردستانێکی دوو پارچەیە هەرێمێکی دوو زۆنە زۆنێکی زەرد و زۆنێکی سەوس و دوو ئیدارەی ئەگە خۆشیان نەڵێن ئەگە خۆشیان نیکەن ڕەنگە هەموو ئەم کێشانە ببنە جێی نەزەر بۆ تۆمبارک بۆ ئیدارەی ئەمریکا بۆ وڵاتانی بەڵام بە تەسەوری من وڵاتانی دەوروبەر هەم عێراقیش و هەم تورکیایش و هەم سعودیش ئەم دۆخە نالەبارەی هەرێمیان پێ خۆشە زیاتر لەوەی کەوا عێراقێکی ئۆقرەگرت و بێ سەرتاسەری هەرێمێکی یەکپارچە هەبێ و عراقێکی یەکپارچە هەبێ و عراقێکی فیدرالی هەبێ طبعی عراق بەتەنها هەرێم نابێ بە فیدرالی ئەبێ ئەوش بزانین یعنی ئەبێ بڵێ عراقێکی یەکپارچە و فیدراڵەتێکی هەرێم هەیە فیدراڵیت بەلای کەمە بێ ینی لە دوو فیدراڵێت پێک هاتبن عراقێکی سادەمان هەیە هەرێمێکی فیدرالیش لەبەرەوە ئینشاءڵڵا شیوار و نادات و ئێمە خەیوان ناخۆش نبینین کە تۆمبارک بیلەوە بکاتەوە کە ئیداری ئەمریکا بخاتە سەر ئەو خەتەی کە جارێکی تر لە ڕێگەی سونەکان یا لە ڕێگەی شیعەکانی ئینقلابێکی عسکەری لە عراقا بکرێت و سەر لە نوێ عراق دووبارە بە دەوڵەتێکی مرکزی ڕێک بخرێتەوە ئینشاءڵڵا ڕوونادا و خەڵکی هەرێمی کوردستانیش بای ئەوەندە یعنی نیشتیمان پەروەری و نەتەوە بوونیان هەر نەبێنە بێ لە نەتەوەکانی دەوروبەر وەرگرتوێت لە فارسەکان لە تورکەکان لە عەرەبەکان لە عەرەبی سونە عەرەبی شیعە بای ئەوەندە نیشتیمان پەروەری و نەتەوەگەری ماوە لە کوردستانە کە پلانی وای ئینشاءڵڵا سەر نەگرێ باشە بەس کاکتۆر بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی ئیدارەی ترامپ سەردەمی ئیدارەی ترامپ جا سەردەمی یەکەمی بێ خولی دووەمی بێ ینی کورد لە بارودۆخێکی خراپدا نەبووە بۆ نمونە پێشتر وتی شتێک بۆ ڕۆژهەڵات دەکا هیچی نەکرد دوای کوردی وەکو دزێک وەکو بەکرێگیراوێک ناوبەر اینجا بۆ سووری ئەمە بارودۆخەکە بوو ینی زیاتر مامەڵە لەگەڵ دەوڵەت ناکە سیاسەتەکەوانیە بەگشتی سیاسەتی بڵێن ئیدارەی ترامپ یعنی سەرۆکترام خۆی بۆ خۆی بە ئارەزوی خۆیەتی چ قسەیەکە وەکو دەوڵەتێکی زلێزی دنیا خۆی بینەوە یعنی سەرۆکێکە کە با بڵێن هەر بەڕاستی ینی هەم شانازی بە خۆیەکە و هەم شانازی بە هێزی ئەمریکاکە و ینی لە شەو ڕۆژێکە ڕەنگە 15 تەسریح 20 تەسریح بدات 20 لێدوانی جیاواز و لەسەر شتی جیاواز بدات ئەوە ئیشی ئەوە ئیشی ئەمەنیە بەڵام مهمەوەتانێ کە ناوبردننی کورد بە سیفەتی خراپ لە سووریاش هەلوتی ئێمە پارەمان پێداون و شەرتان بۆ کردوین سەداوای چیمان لەکەن لەبەرەوە بنکەکانی لە حەسەکە و لە شوێنەکانی ترکشاندەوە هەمووشی ئەوانەی کە پێویست و تەسلیمی بکات تەسلیمی بە وڵاتی سووریا کردن و بەنسبەت پرۆسەی ئاشتی لە هەرێمی کوردستانە تای ساکێ یعنی حکوومەتی ئەمریکا ئەم کابینێ ئەمەی ئێستا و لە هەردوو دەورەکە دەورەی پێشوش و دەورەی ئێساش یعنی پێم وایە بە هیچ ڕۆڵێکی لە مەسەلەی کێشەکانی نێوان کورد و بەغا بەو دەرەجەیە نەبووە ڕەنگە لە ئاسی سەفارەتەکە هەبوو بێ بەڵام لە ئاسی نێردانە خشتیوانە نەبیستراوە نییە ئەم پیاوە وەکوتم ینی بازرگانە و نوێنەرایەتی وەکو ینی نموزەژێکی حکوومەتی لیبرالی سەرمایهداری ئەکا بە تەبیعەتی حاڵ ئەوەی کە ئەو ئەیبینێ مەسەحەتەکانێتی پارەکانێتی ئەمریکایە ئەو شتانەیە بەڵام هەموو ئەمانە ناکاتە ئەو سیاسەتە قوڵەی کە لە ئەمریکادا ئەڕێژێت و لە دەوڵەتی عمیقی ئەمریکا کە ڕاستی ئەگەر دەوڵەتی عمیق بۆ هەموو دنیا تەنها قسە بێ یا بۆ وڵاتانی شەرقی ئەوسە هەر قسەیە هیچ نییە عمیق و مەمیق نییە بەڵام بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا بەڵێ دەوڵەتی عمیق هەیەەوە ئەوان هەمیشە ئاڕاستی سەرۆکەکەن یا ئەگەر بێت و بڕیارێکی هەڵەش بدا یا بۆی ڕاستەکەن و یا لە دوجارە ئەبێ ڕاستکرێتەوە تەسەور ناکەم بەرامبەر بە هەرێمی کوردستان شتێک ڕووبدا کە بەدەر لە عێراق ئیشێک بکرێ بۆ هەرێمی کوردستان چه ئیجابی بێت سەلبی بێ باشە مامۆستا پرسی هێز گروپە چەکدارەکان بڵێنەوە لە عێراق دەستی پێکردووە بڵێن ئەوەی کە ئێستا بۆ منە عەسای بەمڕۆ کەتابی ئیمام عەلی بڕیاریان داوە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ حەشت ینی بپەتڕێن بە قسەی خۆیان ئەگەر تاکتیکیش بێت بەس حەشت وەک خۆی بمێنێتەوە بەس تەنها چەند گروپێک وەکو حزب الله وەکو سەید و شوهەدا وەکو نوجەبا و گروپی دیکەش هەیە
ئەوان بڵێن ئامادە نەبوون چی چاوەڕێ دەکەی قسە لەسەرەوەش بوو گوایە وەزارەتێک دروست بکرێ هەم حەشتی تراجێ بکرێتەوە ئەم هێزەکانی پێشمەرگە هەرێمی هێزەکانی دیکەی پارتی وێکێتی چی چاوەڕێ دەکەی بەس عێراق دەکرێت یاخود دەگاتە هەرێمەم پرسە من تەسەوری ئەوە کەم ئەم مۆزوعانە ناگەنە هەرێم چونکە لانی کەم ینی مادەی 170 ئەوانە هەموو ڕێگەی بەوە داوە کە هەرێمی کوردستان یعنی دەستگای سوڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزایی خۆی هەبێ ئەنجومەنی وەزیرانی خۆی هەبێ پارلەمانی خۆی هەبێ کە بەداخەوە میسە تاعتیل بووە ئەمانە واکەن کە پێشمەرگە مؤسسەیەکی تایبەتی بێت لە هەرێمی کوردستانە جا دەستورچی لێناو دەستوری عراقیش ناوی لێناوە یعنی قوواتی حیمایە هەرێم با بڵین لەبەرەوە دەستبردن بۆ پێشمەرگە و جارێکی گەڕاندنەوەی بۆ وەزارەتێک ڕەنگە ئەگەر بەڕێکەوتنی هەرێم بێ ڕەنگە بکرێ بەڵام بەڕێکەوتنی هەرێمیش خۆوە لە ناو خۆوە ڕێکەوتن لەسەر هیچ نیەتە لەسەر ئەوە بکرێ تەبی بەداخەوم بەڵام وای ئەبینم کە پێشتریش ئاماژەم بۆ کرد ینی حەشی شعبی ترسی ئەوەی نییە کە ئەمریکا ینی بەهێزی عسکەری پەلاماری باجارێکی تر و بەهێزی سەربازی چەکی بکوەشی وە زەحمەتە حەشی شعبی ینی حەشی شعبی بەڵام حەشی شعبی ئەوەش بڵێن ینی نموزەجێکی ناجوانی حەشتینەکانی ترە ئەوەی جێشی شعبی و ئەوەی کە پێش لە سەردەمی عەبدولکەریم قاسما هەبوو ئەمانە هەموو بە ناوی شعب دروستکراون و ناوی خەڵکان و بەڵام بەڕاستی لە عێراقا بۆ حتا لە زمانی سەدام حسێنیشا هەر بۆ هەڵمژینی ئەو بەتاڵەیە هەبوو کە هەیە ئێستا ئەگەر بزانن ئەمریکا مخالیفە بەمە ئەمان ترسی ئەوەیان هەیە یەکسەر ئەمریکا دەست بۆ ئەو چەکوشە بە کە لە پرسیاری پێشوە ئاماژم بۆ کە دەست بۆ ڕاگررتنی پارەکانی فرۆشتنی نەوتی عراق بەرێکە لە خەزانی ئەمریکایە ئەمە گەورەترین مەترسیە ئەگەر ئەیکان ئەوە ینی تووشی جۆرێک لە ئیحراجی ئەبن کە لەمە و پێش ئەمە بۆچی دروستکرا و ئەم هەمووە لە حدودی تقریبان 35-36 هزار کەس هەیە هەڵوەشانەوەی ئاسان نییە یا با بڵین هەڵوەشانەوەی ئەی ئەگەر هەڵێوەشەی چی لێکەی ئەی بیتە ناو جێشی عراقیشی هەڵاوسانێکی گەورە بۆ جێشی عراقی دروستەکە بەڵام بە هەر حاڵ خراپترین احتیمال یا با بڵین ناخۆشترین احتیمال بۆ ئەوان بریتێ لەوەی کە پارەکە ڕاگیرێ و هەڵوەشانەوەی ئەمە ببەسێ بە ڕاگررتنی پارەی عێراق بوجێ عراق لە ئەمریکا و لە خەزانی ئەمریکا بەرەوە ئەمان ئەبێ چاری خۆیان بکەن بەرەوەی بگەن ئەو ڕۆژە تاریکە بەڵێ بەسکاوی تۆر ئێستا لەلایەن سەرکردە شیعەکانیش باز لەوە دەکرێ ئەمریکەکان وەکو حەشت کێشان نەبێت لەگەڵ حەشت تەناوەیە کە پەیوەندی لەگەڵ بچرێن باز دەکەن کێشانە لەگەڵ گروپەکانی مەقاومەی ئیسلامی لە بڵێنەوانی کە ئەمریکا بە ئاماژ دەگرێت چکاندێک هێز بۆ دەمنە هێزێکی وەکو ئاسایی بێسە چۆتە حکوومەت دەیەوێت چەکدانێ ڕەنگە کێشە بۆ ئەمریکا دروست نەکەن ئەوان بڵێن بەس ئەو گروپەکانی ترن مهم کێشە ئەوە لە ڕوانگەی ئەمریکاوە ئەبینم یعنی لە ڕوانگەی ئەمریکاوە باسی ئەمەکەم ئەمریکا کێشەی لەوە نیە ئەمانە دژی ئەمریکانیان نا کێشەی لەگەڵ ئەوەیە کە ئەم هێزە هێزێکی مەزهبیە هێزێکە دیفاع لە قەزای مەزهبی ئەکا هێزێکە بەسراوە بە تەوەجوهاتی مەسئولی قەرارگای ڕەمەزانی ئێران و ئەمە دیوی ڕاستەقینی مەوزوعەکەیە ئەجینا ئەوە نییە کە ئایا ئەمانە هجوومەکەن یان نایکەن پەلامارن یان نایەن ئەم هێزە وەکو هێزی جێشی عراقی نییە کە لەژێر نظام و ڕوتبە و قەواعید و ڕێساکانی کاری سەربازیا بێ ئەمە هێزێکی کراوەی کۆمەڵایەتی شعبیە و بە زۆریش لەلایەن ئێرانەوە تەبی بە تعبیری ئەوان ڕەنگە من بیرۆکەی بۆچوونی ترم هەبێ بە تعبیری ئەمریکایەکان ورد و درشتی ئەم حەشی شعبیە سەر بە ویلایەتە و پەیوەندی بە قەرارگای ڕەمەزان هەیە و تا ئیشش وەکو دەوڵەت نەبێ قەرارگای ڕەمەزان بەڕێوەیە بە ئەمریکا هەر لە ناوخودی ئێرانە عەفوەن عێراقا و هەر لە ناوخودی ئەنجومەنی وەزیرانی عێراقا خەڵکانێکی هەیە کە هەموو شتەکانی بە وردی بۆ ساقکەنەوە بۆ ئەم ڕیس و گوریسەی بۆ لێک بکەن کە چیە و تێکی نیە و تێ چۆنەکە و تێ چۆن ناکە لەبەرەوە لە وڵاتێکی وەکو مەسەلا با بڵێن بەدامەزراوە بووی وەکو سووریا عەفوەن وەکو تورکیا یا بڕە ئەو بەرتر بۆ وڵاتانی ئەولاتر
یا بۆ وڵاتانی مرکزی وەکو چین و وەکو رووسیا ئەمانە ئەمریکا بە زەحمە دەتوانێت معلوماتێکی دەستکەوێت بەڵام لە وڵاتێکی نابەدامەزراوەی بووی هێشتا ئەوقرە نەگرتووی وەکو عێراق لە پاش 2023 تا ئێستاکی ئەوقڕی نەگرتووە ئەمریکا دەستی یەکەمی هەموو معلوماتەکانی لایە و ئەزانێ حەشی شعبی کێ ئیدارە ئەدا بۆ یەکانە موسیڕە لەسەر ئەوەی کە هەموو شتی عێراق هەموو هێزی چەکداری عێراق لە یەک هێزا کۆبێتەوە کە ئەویش هێزی نیشتیمانی و قوواتی مسلحەی عێراقیە. باشە کاکتۆر باسیەوەت کرد کە ئەم پرسی هێز چەکدارانە هەرێم نەگرێتەوە بەس خۆ باز دەوەکرێت لە سەرەتایی بڵین پرۆسی ئازادی عێراق حتا فشارێکی زۆر هەبوو لەسەر سەرکردە کوردەکان هەر لە 2023 کاتەکە کورد لە بارودۆخێکی باشتر بوو بۆ هەڵوەشانەوەی هێزی پێشمەرگە بۆچی پێ دوایە ئەم جارە ینی بەدوور دەبێ فشار نەبێت چونکە لەو ڕۆژانە ژەندامێکی مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کرد بوو کە ئەمریکا نیگەران لە پارتی ویکێتی لەبارەی حکوومەتەوە نیگەرانی بە بارزانی و باڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی گەیاندووە. ماوەیەکی زۆرە ینی ئەوەنەی من بزانم هەتا ئەو کاتانە 2015 یا 16 بوو کە بەریتانیەکان و ئەڵمانیەکان و کۆمەڵێک دەوڵەتی تری ئەوروپی و بەسەرپەرشتی ئەمریکایەکان هەوڵی ئەویانەدا کە هێزی هەرێمی کوردستان هێزی چەکداری هەرێمی کوردستان ببێتە هێزێکی نیزامی فەرمی بە تعبیری ئەوان لە دۆخی میلیشیاوە و لە دۆخی حیزبی هێزی چەکداری حیزبۆ ببێتە هێزێکی هێزی فیدراڵ ئەو هێزەی کەوا لە دەستوری عێراقیە ناوی بۆ نراوەکە حرەسی ئەقلیمە ببێتە ئەو هێزە فەرمیە و چەکی پێ بدەن بۆ ئەوی پارێزگاری خۆی پێ بکە و لە دۆخی نالەباری عێراقا ئەو بتوانێت خۆی پێ پارێزێ بەڵام ئەوە یعنی چەند ساڵە تۆ چواردە بۆ ئێساکی حسێب کە 10 ساڵە تا ئێساکی ڕەنگە نەک هەنگاو ڕەنگە 10 نەڕۆشتنە پێشەوە لەبەرەوە ینی پێم وایە کە ینی پارتی یەکێتی هەرێکە لە زۆنی خۆیان کێشەی ئیداری نییە لەبەرەوە یەکگرتنەوەی هەرێم زییا لەبەرەوە پەرلمان زییا لەبەرەوە هەموو شتێک زییا مادەم ئەو لە زۆنەکەی خۆی هیچ کێشەیەکی نییە و حکو ئیداری خۆی بەڕێوە بات و پاری خۆی هەیە و داهاتی خۆی هەیە و ئیداری خۆی هێوچی خۆی ئەمیش کە زاریکەی دکەواتە ینی ئێمە خۆمانمانوەکەین کە قسەی لە مبارەوە بکەین بۆشی وانەکرا بۆشی وان ناکرێت ئەنجا چەند ساڵی چەند مەواسێ 4 ساڵە ینی هەندێک لە بە ڕۆشنبیرون و سەر و سیاست مەدار باسیەوەکەن کاکە ناوچەکە بە دۆخێکی نائارامە ئەڕوا و ناوچەکە ئەکوڵێ و ناوچەکە وا و ناوچەکە ئەمە بەڕاستی ئەمانە بە تێگەشتنی من ینی جۆرێکن لە تەرەفی سیاسی تەرەف ینی نازانم چۆی ناو بنێم ینی جۆرێکە لە ینی شیکارێکی بێ ئەرزیە بێ زەمینە ئەگینا گۆڕانی ڕاستەقینە ڕوو بدا و بۆ ئێمە باش بێیان خراپێ ئەو گۆڕانەیە کە جیۆپۆلۆتیک ئەگۆڕێ ئەگیناوە نظامی شەرع گۆڕا چی بوو یان چی بە ئێمات سبێنێ نظامی با بڵین فلان وڵاتە گۆڕێ دراوسێمان فلان وڵات لەولا هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ مادەم بۆ کورد تەسیری لەسەر جیۆپۆلیتیک نابێواتە وڵاتێک پارچەیەک شتێک نارێ بە کورد لەم گۆڕانکاریە ئێمە باری خۆمان هەر چلمەنە شیعە بیەوێت پەلامارمانە سونە بیەوێت پەلامارمانە ئێران بیەوێت پەلامارمانە لە ناو خۆشمانە بمانەوێ شەڕی زۆرمان کرد و شەڕێکی تریشەکەین ینی من بۆ خۆم ینی خەڵکێکی یائیسم لەوەی کە هەرێمی کوردستان ئەو هەموو ئاوات و شعر و پەخشانەی لە دڵمانە بوو لە وجدانمانە بوو بۆ ئەمە هەرێمە بەڵکو بێتەشت بەڕاستی گەیشتە پلەی یەس ینی پلەی بێئومێدی کە ینی ئایا هەر بەڕاست ئەمانە لەسەر وەزارەتی شەڕیانە هەر بەڕاست ینی هەنێکیان وەڵا مەسەلە فلان حیزب بڵین پارتی محتاجی فلان وەزارەتە لە بەغا آخر محتاجی کوێ ئەم وەزارەتەیە پارتی کوێ محتاجی معاشی وەزیرەکەیەتی خۆنە معاشی دەستکەوتی وەزارەتەکەی خۆنە ئیسیسماری وەزارەتەکەیتی خۆنە یا یەکێتی هەروە لەبەرەوە ینی نازانی ئەم ینی نەفرەتە لەکوێوە تووشی ئەم میلەتە بۆ هەر کۆتایی پێنایە لە 64 تا ئەمڕۆکە 2026 ئێمە گیرۆدەی ئەم دەردەی مەڕاستی باشە دەخولەکێکمانماوە کاگتۆ لەسەر پێگنێنانی حکوومەتیش دەمەوێت سەرنج بزانم چات چەند ئەم خۆناغی کە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقا گرینگە لێرە پەلە بکرێت لە پێکێنانی حکوومەت و پەرلەمان
و ئایا پێشبینی دەکەی پارتی یەکێتی لەسەر حکومەت و پەرلەمان ڕێک بکەون یاخود بەرەوەوە بڕۆین هەڵبژاردن دووبارە بکرێتەوە چی چاوەڕێ دەکەی؟ وەڵاهی من هیچ چاوەڕێ ناکەم بیلاوانە بە تەمەنا ناکەم بەڵێم خۆزگە پارتی یەکێتی ڕێکەوتنایە و خۆزگە ئەم وڵاتە ئاوای لێ نەهاتایە و خۆزگە خەڵک لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشا لە چاو هەموو وڵاتانی دەوروبەرە پارە زۆرە تۆ بڵێ هەندێک جار ئیش زۆرە چی زۆرە کەچی ینی ئەمە وای لێ کردووە ئەو ژیانە ینی ببێتە ئازار و دەردیسەریەک بۆ زۆر گەنج بۆ زۆر خەڵک بۆ زۆر خوێنەوار بۆ زۆر موسەقف بۆ زۆر نیشتیمان پەروەر بۆ زۆر کورد پەروەر بۆ زۆر ناسیۆنالیستی ئەم وڵاتە کە ئەرە باشە معقولە ینی ساڵێک و ئەوەندە تۆ پەرلەمان ڕاگری لەسەر ئەوەی کەەوە فلان وەزیر ئەدەم فلان وەزیر نادەم ئەی چێ مبادرە بکا بڵێ من لێرەوە داواکەم لە کاک مەسعود بارزانی وەکو سەرکردەیە کە یەک دنیا ئەزمون هەیە لە شەڕ و لە ئاشتی و لە خەبات و لە تێکۆشان و لە خەباتی سیاسی و خەباتی ئەسکەری دەست بەرە پێشەوە ئەم مۆزوع حەلکە بە هەرچیە بێ تۆ ئەگەر تەجاوزی وەزارەتێ بکەی ڕەنگە شتەکە حەل بێ دڵی هەزاران خەڵکی نیشتیمان پەروەر و کورد پەروەری ئەم وڵاتە خۆشکە و ڕەنگە سەقامگیریەک بۆ ئەم وڵاتە بێکە ئێمە دڵمان تەپەی نەیە داخۆ تۆم باراکێک لە ناکاوە تۆ پێ بنێ بە ئەوەکەمان تۆ پێ بنێ بە هەرێمەکەمان و کۆتاییمان پێ بێنێ هیوادارم ئەوە ڕوونەداوە هیوادارم کە ئەم پەرلەمانە بکەوێتە کار و هەر شتێک باشە بۆ ئەوەی ئەم پەرلەمانە بکەوێتە کار بیکەن بەڕاستی ئەم پارتی بیکە ئەم یەکێتی بیکە ئەم زەمانە دانانی شەوە دیار ئێمەوە ئەم دوو زۆنیە دەردی ناسیۆنالیستی دەردی کێشەی نەتەوەی ئێمە چارەسەر ناکە ڕەنگە دەردی پارتی و یەکێتی لە زۆنەکانی خۆیان ئەوکو دەسەڵات چارە بکە هەرێکە لە شوێنی خۆی دانیشتۆ و سەری خۆی بە ئیشی خۆیە گەرم کردو و کاری بەویتر نییە بەڵام ئێمە ئامانجی لەمە گەورەترمان هەیە کە بریتە لە پرسیینەتەوەیەک هەموو جارە ئێمە ئەم پرسە لە مێژووەکەین ئەرە باشە ناکرێت بڵین ئەرە باشە تورک لە بنی دنیاوە هات و لێرە 5 دەوڵەتی دامەزراندووە و عەرەب لە بنی دنیاوە هات و لێرە 4-5 دەوڵەتی لەم شام و عێراق دامەزراندووە ئێوە لێرە بوون لێرە ئەم وەڵامە بە مێژوو نەدراوەتەوە تا ئیسش لە پارچە زەویەکی بچکۆلانە هێشتا ئێمە ناتوانین ئەو وەڵامی مێژوو بدەینەوە باشە بەسکاوی تۆ بۆ پێکەنانی حکوومەت باز لەوە کرد کە ئێستا لە قۆناغی وەزارەت تێپەڕیوە دوێنێ سەرۆکی یەکێتی قسەیە کرد دەیگوت ئەم جارە داوای نیوەی حکوومەت دەکەین 39 بە 39 کورسین دارە لەگەڵنەوەی نوێ خۆیان بوونە 38 کورسی کە پارتی سەمامەڵی گەڵ ناکات دیارە کورسێکی دیکەی لایەنێکی دیکەشیان وەرگرت و بە قسەی خۆیان فەرمی ڕایان نەگەیاندووە ئێستا داوای سەرۆکی هەرێمیان بازەوەکە داوای سەرۆکی حکوومەت بکەن ئەمە کێشەکان قوڵتر ناکاتەوە وەڵی من ینی قسە ئەم شتە تەکنیکیانە ناکەم چونکە وەکوتم ینی ئەوان حساب الفەرەحەکەن هەرێکە لە ماڵی خۆیەتی جا بە حکوومەت هەر پێک نەیە بۆ ئەم چەند وەختە حکوومەت نەبوو پەرلەمان نەبوو هیچ نەبوو چی ینی چی قەوماوە با بڵێن لە هەردوو حیزبەکە هیچ هەموو کەسی دارەی خۆیە کات و هەموو کەس بەڵام ئەوەی کە جەوهریە بەنسبەت کەسانێکی وەکو ئێمەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە گەشە بکە ببێتە دەسەڵات ببێتە شت وردە لە تەراکمی دەسەڵاتە ببێت ئەمنەتەوەی بێتە نەتەوەیکی خاوەن دەسەڵات ینی مەراغ زۆرە قسەیتیا بکەین بەڵام من ڕاستە لەو تەکنیکەی نازانم ئەو سیونەوەی ئەو چیە ئەو چیە ئەوانم ئاگار لێیە بەڵام ینی هیچ بەنسبەت شتێکنی ئەحتیمامی پێ بدەم ئەسان قسەی لەسەر بکەم بەڵکو قسە لەسەرەوە کەم تکایە ڕێکەون بەڵێ ئەوان مەسەری تەکنیکیەوان دەڵێن ئێمە دەمانەوێت هاوسەنگی هێز بگەڕێتەوە یاخود ئەگەر حکوومەت پێگنێت دەکرێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یاخود هەندێک پێشنیان سەبوو لێرە بۆ سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی هەرێم بێ بڵێن نەدرێتە خەڵکی دەرەوەی پارتی وێکێتی یعنی هەموو ئەوانە ینی تاحن خەڵکیان کا بەڵام ئەگەر تۆ ڕاستە ینی شتەکە بە ئوسوڵی خۆی بڕابڕێەوە ینی ئەوەی لە زۆنی زەردایە هەر بە زەر بیرەکاتەوە شی لە زۆنی سەوزای هەر بە سەوز بیرەکاتەوە ینی شتێک نییە تێکەڵاویان بکەین دوای شینێک دەرچێ ئەڵەن زەرد و سەوز تێکەڵاوکەی شین دەرەچێ بەڵام بەڕاستی هیچ شینێک ناتوانێت دەرمانی ئەم دەردە بکە بەڕای من ئەو تەرحانە هەموو بۆ فشارکردنەوەی لا بەغێری پارتی وێکێتی کە نوێنەرایەتی ئەو خەڵکەکەن بەجیا لە ژمارەکەی ینی ئەو بڵێ 39 هەیە ئەو بڵێن هەیە بەڵام بەجیا لە ژمارەکەی لە حقەتە بەبێ ئەوان نابێ بکرێ و هێنانی خەڵکیش لە دەرەوە تەنها بۆ
پۆستی سەرۆکی هەرێم ڕەنگە بکرێەوەی لا بۆ پۆستەکانی تر ناکرێت. باشە کاکتۆر بەس وەکو دووبارەکردنەوەی هەڵبژاردن بەڕێزت بە دووری دەبینی ئایا وەکو دەرچەیەکی چارەسەر هەیە ئەگەر بڵین نەگەشتن بە ڕێکەوتنی کۆتایی؟ وەڵام نەگەشتن بە ڕێککەوتنی کۆتایی مەگەر هەردووکیان ڕێککەون جارێکی تر چونکە هەرچی بکرێ بێ ڕێککەوتنی ئەوان ناکرێت یا بێ دوو ئیدارەی بێ ئەو بەرەو لای خۆی بڕامیش بەرەو لای خۆی ئەو حکوومەتی و کابینەی خۆی و ئەمیش حکوومەت و کات تەبی ئەوشان تەجروبە کردووە نییە یعنی تەجروبەی دوو ئیدارەی و دوو حکوومەتی وەختی خۆی کاک بەرهەم لە لا حکوومەت و لێرە خەڵکانێکی سەرۆکی حکوومەت بوون پێم وایە بەسامی عەبدوڕەحمان بوو بەرحاڵ ئەمەشیان تەجروبە کردووە 50/50 تەجروبە کردووە ئیتیفاقی ئێستادیشیان تەجروبە کردووە ڕەنگە ئەمانە هەموو پیر بووبن ینی ئەم شتانە بەسەر چوو بن ڕەنگە نۆرەی ئەوە بێشتێکی تازە بێتە پێشێ ئیتر ئایا پارتی مبادرەکە بۆ شتە تازە یا یەکێتی مبادرەکە کە ئێستا ولا چۆن حکوومەت بکەین من قەناعەتم وایە کە ینی لایەنی پارتی باوەڕی بە 50/50 نەماوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕەنگە لە زۆر شوێنە 50/50 قبول نەبێ ینی یەکسانی بەو معنایە کە شتی باش بۆ منشتی باش بۆ تۆ هەردوو لایەن قەناعەتیان وایە شەڕی زۆنەکەن زۆنیان هەیە کە زۆنیان هەبوو ئیتر کورسی زۆر ئەهمیەتی نییە و حکوومەتیش نەبێ قەیناکە پەرلمانیش نەبێ قەیناکەەوە 3-4 جار و قسەم دووبارە کردەوە مەبەستم ئەوەیە ئەگەر ئەوان مەبەستیان هەبێ بێ خۆیان حەلێ بدۆزنەوە مەسەلا جەناب دەڵێ هەڵبژاردننی تازەوە نییە هەڵبژاردنێکی تازە ئیلغایان پەرلمانە بکەن ئەبێ لە پەرلمانە بیکەن ئیلغایان پەرلمانە بێ لە پەرلمانە بکرێت لە پەرلمانە کێ دانیشتە پارتیوێکێتی دانیشن کەواتە تا متتەفق نەبن لەسەرەوەی ئیلغای ئەم پەرلمانە بکەن خۆمە ناکرێت ئەگەر ئیلغایان پەرلمانەیەکە بە متتەفق بن لەسەر ئەوەشی کە هەڵبژاردنێکەکەن بەبێ ئەوان خۆ ناکرێت لەبەرەوە ئەم شتانە ینی وەکو نازان بڵم چی وەکو جۆرێک لە چارەنووسی ئێمە بەسراوە بەم دۆخەوەکە هەیە ئەم دۆخەش بەڕاستی ئاواتەخوازی کەسمان نییە و دڵخۆشکەری کەسیشمان نییە تەمەناکەین کە نەگاتە ئەوەی خەڵکی تر پەنجە لە مۆزوعەوە وەردات و بە فرسەتێکی بزانێ بۆ کۆتایی هێنان بە هەرێمەکە ئەو هەوڵەش هەیە خەڵکی تر مەوەست لەکێ لە عێراق لە وڵاتانی دەوروبەر ینی کورد تەنها هەر قسە قەدیمەکە ڕاستە کورد تەنها چیاکان دۆسێتی و خۆشی ئاواکە بۆتە دوولەتی تر دۆسایەتی هەر نەماوە کەواتە هەر کەسێ بیە پەنجەی تێوەراتی وەرە بەڵام بازێکیان وەزعێنەوە باش نییە ینی پەنجە وەردەن و بازێکیان ڕەنگە پەنجە وەرنەدەن باشە کاکتۆرۆکو دواتەوە و دواپرسیاری سەبارەت بە بەشداری کورد لەم کابینەی زەیدی چی چاوەڕێ دەکەی لە پێویست بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد کێشەڵواسراوەکان جۆری بەشداری لایەنەکان دابەشبوونی کورد بۆ بڵێن بۆ سێ ئاراستە لە بەغدا و بۆ حکوومەتەکەش چاوەڕێی چی لێ دەکرێت بۆ عێراق و بۆ هەرێم وەڵام معلوماتی چوام لەسەر سەرۆک وەزیران نییە بەڵام ئەوەی کە من ئەیبینم و ئەیزانم یا با بڵین تەجروبە فێری کردوم کە ئەو کەسەی ممارەسەی سیاست نەکا یا لە حیزبێکە یا لە حکوومەتە خەڵک هەیە مەسەلا بۆ نمونە خەڵک هەیە 15 ساڵ 20 ساڵ لە حکوومەتە لە وەزارەتی جیاجیا ممارەسەی سیاسەتی کردووە و هیواش هەیە کە مەسەلا 20 ساڵ 25 ساڵ لە حیزبە 15 ساڵ لە حیزبە 10 ساڵ لە حیزبە لە ئاستی قیادیان ممارەسەی سیاسەتی کردووە ینی حتا ڕۆژنامە نووسمان هەیە لەسەر ئاستی ڕایگشتی ینی لە سیاسەتا ئیشی کردووە بەڵام ئەم پیاوەی کە هێنراوە ینی من تا ئێساکێ هەر هێنانی تێناگەم کە ئەمە لە حیزبی نەبێ و ممارەسەی پێشووی نەبێ و پشتیوانێکی ئەو تەوی نەبێ جگە لەوە نەبێت کە لە مەکتەبی سەرۆک وەزیرانی ڕابردووە هەبووە ینی بۆ من جێی پرسیارە بەڵام بەشداری تەبی بەدەنگە کرێ و بە کورسیە کرێ و ئەوانەی ئەوان بۆ کوردی داهێن هاوپەیمانی نیشتیمانی شیعە ئەوان بۆ خۆیان بڕیاری ئەوە ئەدەن کە چەند کورسی بەکێ بدرێ و بەکێ نەدرێ و ئاوی گوێی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شەدەن کە ئەبێتۆ ئەم حیسانە بەم شێوەدا بەشکەی باشە وەکو بڵین دخولێکێکمانەوە لەسەر کورد تێبینتە بوو شێوازی بەشداریەکەی هیچ لێ چاوەڕ دەکەی پێوەست بە کێشەکان لەگەڵ هەرێم عەفوەن پرسیارەکە سەبارەت بە بەشداری کورد ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم سەبارەت بە بەشداری کورد و هیچی لێ چاوەڕێ دەکەی بە کێشەکان لەگەڵ هەرێم چارەسەر بکەم حکوومەتەی زەیدی
واتە سەورەکەم ینی کێشەی بنەڕەتی ئێستا لە ئێستا کێشەی بنەڕەتی ناوچە دابڕاوەکان ڕۆیشتووە و فلان ڕۆیشتووە فیسا ڕۆیشتەوە نەم ڕۆیشتون بۆتە کێشەی موچە کێشەی موچەش لە ڕاستیە نەوتیان بردووە لە پێناو موچە من پێم وایە کە ئەوان بەجددین لەوەی کە هەرێم ئەوە تەنگە تاوکەن هیچ جۆرە دەسەڵاتێکی نەمێنێ و دەسەڵاتەکانی پوچ بێ و سەرۆکی کۆماریش کە لە نیزامی پەرلەمانی عێراقا دەسەڵاتێکی ئەو تەوینێ ڕەمزیە ئەوە هی کوردە و لەسەریشی ڕێک نەکەوتن و لەسەریشی بوونە دوو بەش و دوو تەیار و حاصل ینی ماڵێکی شێوە هەیە نازانم. سوپاس دەکەین بەڕێز دکتۆر مەولود باوەمرات مادومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاسیان بدەبوون دەکەین. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم واتان لەگەڵ.